هۆکاری دەستگیرکردنی سەرۆکی شارەوانی ئیستانبول ئێستا کەیسەکە بۆتە کەیسێکی یاسایی باوەڕ ناکەم ئۆردۆغان پێڵێ ئازاد کرێت بەڵگیان لەبەردەسا هەیە 5 بۆ 7 ساڵ لەوانەیە زیندانی بکرێت بودجەی بەلەدی ئیستانبول 7 ملیار دۆلارە بۆ ساڵێک ئەنقەرە و ئەستانبول بە هاوکاری و دەنگی کورد جەهەپە بەردی تورکیا دیموکراسی وڵاتی دیموکراسی نیە ئەزمەکە ئەلەم کاتا دروست بووە کە پرۆسەی ئاشتی و خەریکە لە هەنگاوی دووەم نزیکە بێتەوە ئەکرەم ئەگەر تەمەنی هەبێ و نەمرێ بە تاکی دەبێ بەڕێچوو کورد پێویستە لەم بارودۆخەیە چی بکات ئەمە هەڵوێستێکی جوان و ژیرانەیە هەروە یەکەم جار نیە و ئاخر جاریش نابێت زەحمەتە لەم کاتە ئەزانی بۆ زەحمەتە دەوڵەتی تورک نە ئێمە ئەگەر بڕوخێ نە ئێمە بە ئێمە ئەگیرێ ئەگەر بەردەوام بێنە بە ئێمە ئەڕوخێ پێ دوایە سەردەمی ئەردۆغانی تر لەم هەڵبژاردنەیە کۆتایی پێدێت ئەگەر لەوە بردیەوە گرەوەکانی کەشەباتەوە سڵاوتان لێبێم کاتەتان باش بەرنامەیەکی نوێی دیداری ئێستاتان پێشکەش دەکەم وەگلایمان ئاشکرایە دوای ئەوەی ئەکرەم ئیمامۆغڵو و سەرۆکی شارەوانی ئیستانبول لە تورکیا دەستگیر کرا و چەندین تۆمەتی خرایە پاڵ کاریگەریەکانی هەرزوو دەرکەوتن دواتریش ئەکرەم ئیمامۆغڵو زیندانی کرا هەڵبەت لەم نێوانەدا لە بینی دەستگیرکردن و زیندانیکردنیا زنجیرەی خۆپشاندان سەرتاسەری ئەو وڵاتەی گرتەوە و بارودۆخێکی نەخوازراوی لە وڵاتەیە دروست کرد هەڵبەت بە قسەی چاودێرانی سیاسی گەرم بارودۆخەش چارەسەر نەکرێت پریشکی ئەم ئاڵۆزی کە لە تورکیا هەیە دەگوازرێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرسێ کیشوەرەکەی ترکە تورکیا بۆتە ناوەندێکیان و هەرسێکیان دەبەستێت بە یەکەوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز محەممەد ڕەوفەکەی چاودێری سیاسی مامۆساییان زۆر بە خێربەی ئەرکت کێشە مامۆسابا لە بارودۆخی تورکیاوە دەست پێ بکەن هەڵبەت کاریگەریەکانی دەستگیرکردنی ئەکرەمی ئیمامۆغڵو دیارە بۆی کە زنجیرەی خۆپشاندانی بە دوای خۆیان هێناوە باسی کۆمەڵێک هۆکار دەکرێت دەتوانیت بە کورتی پێم بڵێ هۆکاری دەستگیرکردنی سەرۆکی شارەوانی ئیستانبول چی ئایا هۆکارەکەی دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵو خودی شەخص یاخود دەستگیرکردنی سەرۆکی شارەوانیە گرتنی ئەکرەم ئیمامۆغڵۆ تەمەن ئەگەر گوێ لە جەهەپە بگری بابەتێکە ئەوان وا شرۆڤی بابەتەکە ئەکەن تۆمەکە نەخەنە پاڵ ئۆردۆغان و ئاخپارتی و دەسەڵات بە شێوەیەکی زۆر تایبەت کاڵێن ئەمە کاندیدی ئێمەوەی بۆ سەرۆک کۆمار و لە ئایندا ئەوێتە سەرۆک کۆماری ئەمەم گرەوە ئەبینەوە گوێ لە ئۆردۆغان و ئاخپارتی بگری ئەمە کەیسێکی یاساییە گەندەڵی لەسرە جگە لە شتی تریش وەکو باسی تیرۆر و ئەمانە ینی دامی تیرۆر ئێستا کەیسەکە بۆتە کەیسێکی یاسایی چڕ بۆ تۆ لە بابەتی گەندەڵیە کە دوو ژمارەی ڕقەمیان یاعلان کردووە یەکێکیان 184 ملیار لیرەیەکێکیان 550 ملیار لیرەیە هەر وەکو ڕقەم وەکو معلومات بیزان ئیسا ئەکرەم ئیمامۆغڵۆ کە سەرۆکی بەلەدیەی ئەستەمبوڵە بەلەدیەی ئەستەمبوڵ گەورەترین بەلەدیە لە تورکیا و لە زۆر وڵاتی دنیاش لە زۆر وڵاتیش گەورەترە بەلەدیەکەی بودجەی بەلەدی ئیستانبول 7 ملیار دۆلارە بۆ ساڵێک ئەم بودجە لە بەردەستی ئەم ئەکرەمایە و ئەم بودجەیە بە بەردەوامی متابعە کراوە چاودێری کراوە لە هەموو ڕوویەکەوە کەیسەکانی مەسەلەن بڵێن مقاوەلاتی تەندەرەکانی ئەو باسانە باسی ئەو مقاولات و تەندەرین و شتەکە ئەڵەن گەندەڵی کردووە مەسەلەن بەڵگیان لەبەردەسا هەیە بەڵێ تقریبا گەندەڵێگە ئەوان وای دیعاەکەن ئەوانەی مەسەن داوێنە بە دادگا بڵین کە دراوە بە دادگا ئەوان بەڵگەیان هەیە داوێنە بە دەرگاڵێن بەبێ لە دادگا بەڵگەکان یەکلایی بکرێنەوە اینجا حاکمەکان کە بەڵگەکانیان دیوە و ئیتیهامەکەیان دراسە کردووە قەناعەتیان بەوە بووە کە ئەم بەڵگانە و ئەم قسانە بای ئەوەنە هەیە کە ئێمە دەست بەسەری کەین تا محکەمەیەکەین ئەگەر ساغ بێتەوە بەسەری ئەگەر ساغ بێتەوە لە ڕووی قانونیەوە 5 بۆ 7 ساڵ لەوانەیە زیندانی بکرێ
ئەگەر تەواو ینی بەتی قانونی تیاکرا زیندانی کراوە ئەمەیسە زیندانیەکە حکمی یەکجارێکی نییە جارێکانی هەروەک لەسەر ئەساسی بەڵگەکان گەیشتۆتە ئەو قۆناغە توانایە بە کەفالە دازات دوای باوەڕ ناکەم ئۆردۆغان بهێڵێ ئازاد کرێت چونکو ئازادکرێ کێشەی تریتیا ئەخڵقێ مەگەر ڕێگەی قانونی بۆ بدۆزنەوە بتوان ئەوە بکەن سیراعی بینی ئاقپارتی و جەهاپە سراعێکی قوڵە ینی هەروە سادە نییە بەسیط نییە ئەوان کە توانیان ئەو دوو بەلەدیە بەرنەوە تەمان ئەنقەرە و ئەستەمبول بە تایبەتی و شارە گەورەکانی تریش ئەنقەرە و ئەستەمبول بە هاوکاری و دەنگی کورد جەهاپە بەردی بۆیە ئاقپارتی و ئۆردۆغانیش لەم هەوڵی ئاشتی کە دەستیان پێکردەوە ئەم جارە مەهاپە و کە بە هاوکاری بە تەحالف لەگەڵ ئەوانە و بە ڕەزامەنی معارەزەی تریش ئەویان کردووە جەهاپە ئاوت کراوە لەم پرۆسی ئاشتیە ئەم ئاوتکردنە تاوان پیوە دیارە جەهاپە دەڕۆژ لەمەوە بەر تقریبان هەر دە ڕۆژێکە بێ ڕئیسی جەهاپە و یەکێک لە جێگرەکانی هاوکارەکانی بوو پرس کۆنفرانسێکیان کرد بۆ میدیا کە ناڕازی بوون لەو ئاوتکردنە وازان ئەوە خطورەتی هەیە چونکو ڕێکەوتنی عەبدوڵڵا ئۆجەلان و ئاقپارتی یا ئۆردۆغان بڵین لەگەڵ مەهاپا خطورەتی بۆ جەهاپە زۆرە بۆ ئایندە چونکو ئەگەر ئەوان بتوانن ڕێکەون ڕێکەوتنی استراتیژی لەسەر بابەتی ئایندەی تورکیای نوێ وەکو ئۆجەلان ناوێنێ بە جمهوریەتی دووهەم تورکیای نوێی دیموکراسی دروستکەنەوە ئەو دەنگە زۆرەی کە دراوە بە جەهاپە یا دێتەوە هەمووی هەر بۆ کورد خۆی کە لە جەهاپە جارێکی تر دێتەوە دەرەوە یا بە تەحالف لەگەڵ ئاقپارتی و مەهاپە ئەبێتە یەک لیست بە هەر حاڵ لەو حاڵەتە ئەو زەمانەتەی کە جەهاپە وەریگرت کە بەلەدێ بەردەوام لای ئەو بێ پەرلەمانیش بەرێ سەرۆک کۆماری ئایندەش بەرێ ئەو گرنتیان نەما و ئێستا ئەوان شەڕی ئەوە ئەکەن ئەمانیش بۆیە ئەوانیان ئاوت کردووە تا ئەوە ڕوونەدا ئەمە دیوە سیاسیەکەی دیوە یاساییەکەی ئەو وڵاتی تر قانون و دەستور و شتانی خۆیانە میلەتی تورک هەر کەیسێک دادگا ڕایگەیان کە یەکلایی کردوێتەوە بە هەر بارێکە بە شێوەیەکی گشتی میلەتی تورک وا ڕاهاتوە پێی ڕازیە دوای بڕیار ناکرێ بە هەرە ئەوانە ئەم بابەتە بابەتێکی ناوخۆیی سیاسی تورکیە پەیوەندی نە بە هیچ دەوڵەتێکۆ هەیە لە پەیوەندی بە ڕاستەوخۆی بە کەیسی کورد و ئەو بابەتانەی ترەوە هەیە پێکاتی ترەوە هەیە سراعێکی کۆنی قوڵە تەمەنێکی زۆری هەیە چونکو جەهاپە حیزبی ئەتاتۆرک بۆ حیزبی ئەتاتۆرکی شەمیشە وا ئیشی کردووە لە وڵاتە عسکەر دەوڵەتی قوڵ بەدەست خۆیانەوە بووە ئابووری بەدەست خۆیانەوە بووە بازار و جوڵاندن و علاقاتی خارجی و داخلی بەدەست خۆیانەوە بۆ ئێستا لەو 23 ساڵی کە بەدەستیانەوە نەماوە هەوڵێندا ئاخر وەرەقە ئیسفادەی لێ بکەن وەرەقەی کورد بوو چونکو بە وەرەقەکانی کە نەیانتوانی بە هەوڵی چەند جار ئینقیلاب هەر نەیانتوانی تر ئێستا ئەزمەکە ئەلەم کاتا دروست بووە کە پرۆسەی ئاشتی و خەریکە لە هەنگاوی دووەم نزیکە بێتەوە باشە باسی دیموکراسیت کرد هەر باسی ئەوەش دەکرێت خۆپشاندەران باسی ئەوەکەن یاخود با بڵێن جەهاپە بە دیاریکراوی دەوترێت دیموکراسی دەگەڕێنینەوە جەنابیشت ئاماژەت پێکرد فۆرمێکی نوێی دیموکراسی لە سەردەمی ئەردۆگانە دیموکراسی نیە ئەم سەردەمێکی سەردۆگانیتە تورکیا دیموکراسی نیە وڵاتی دیموکراسی نیە ئاخر دیموکراسی چۆن هینی بکەین پێناسەی بکەین دیموکراسی ئەگەر سەر لە کوردێک بپرسی دیموکراسی چییە وڵای دیموکراسیەوەیە هەڵبژاردن بکەین بە ئازاد کێ دەرچوو ڕێگری لێ نەکرێ بتوانێت حکوومەت دروستکە و ئاوتی نەکەن لێرە مێمە ئاوە دیموکراسی پیاناساکەین ئەگەر بڕۆی بۆ تورکیا بڵێ دیموکراسی چییە لە دیموکراسی ئەوە یەکان بەپێی دەستور و یاساکان وڵات بەری بەڕێوە ئەگەر تەوان ئەبێ هەر شتێک هەڵبرێن جەهاپە ئەبێ هەر شتێ بڵێ معقول نییە کەسێک کە کاندیندا بۆ پۆستی سەرۆک کۆمار و
ئەگەر مشکلیان بە نەخۆڵقی حتمما ئەیشی باتەوە هیچ شتیان نییە حرەبێ بڵێ ئەمە لادانە لە دیموکراسی بەڵام ئەوان لە وەڵامە ئاڵێن ئەوە کەیسی گەندەڵیەکەیە ئەوەش ڕقەمەکانە ئەوەش بۆند و هەموو شتەکانێتی دیارەسای سەلمێن و ئیتر ئەگەر یاسا مەحاکم توانی ئەوە جێگیر بکە ئەو بۆ خۆی لە زیندان نابێ هەتاوەکو هەموو انتخاباتەکانیش تەواو بن. باسی کاریگەری ئەم بارودۆخاکرێ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت بۆ پێکەیسەر لە ینی چاودێرانی سیاسیش پێم وایە نابێت شایەتی بۆی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قوڵ پێات هەنیە کوڵێت بارودۆخەکە ناهەموارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوترێ ئەمەژێتە پاڵ ئەوە ئەگەر ئەم بارودۆخە چارەسەر نەکرێ و شتە دروستە ئەو بارودۆخەی ناو تورکیا ڕاستەوە خۆ ناڕاستەوە خۆش تا ڕادەیە زۆر پەیوەندی بەم دۆخە نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نییە و شتێکی ناوخۆییە هەروە یەکەم جار نیە و آخر جاریش نابێت چونکو جەهەپە هەر ئەبێ هەوڵ بدا ئەو مەجد و دەسەڵات و هێزەی بووە بەدەستی بێنێتەوە بە هەموو توانایەکی ئاقپارتی و مەهاپە و هاوپەیمانەکانیشان هەرە بێ هەوڵی ئەوە بن کە لە دەستی نەدەن ئەمە شتێکی تەبیعیە لە ئەمریکا شوایە لە بینی جمهوری و دیموکراتی شوایە لە بەریتانیا شوایە لە هەموو دەوڵەتێکە دوو حیزبی بێ یا سیا چوار هەمیشە ئەو سیراع و ململانە توندە بووە و باسەکەش بابەتێکی ناوخۆییە کە بابەتی ناوخۆیی بوو میلەتەکە لە ئاخرا بڕیارەدا لە قەراری ئینتیخابیە گەری دەستێوەردان چۆنە زەحمەتە لەم کاتە ئەزانی بۆ زەحمەتە کێ دەستێوەردانەکە بۆ نمونە ئەمریکا دەستێوەردان ناکە لەم قۆناغا چونکو کەیسی گەورەتری لەبەردەسایە ئەوروپا دەستێوەردان ناکات چونکو قەیرانی گەورەی لەگەڵ ئۆکرانیا و رووسیا و ئەمریکا هەیە نایەن پەرژێتە سەر تورکیا خۆیانە مشکلەیەکی کەمتریان هەبێ ئێران دەستێوەردان ناتوانێ بکە ئەگەر حەزیشی لێ بکە چونکو خۆی لە قەیرانەیە لەگەڵ ئەمریکا سووریان نەماوە تا دەستێوەردان بکە هەر خۆیان و خۆیان ئیتریانی لەبەرەوە خۆیشیان لە ماوەیەک بڕعەکە ئەگەر بابەتەکە مادەم بابەتێکی یاساییە ئیستا یاسا و یاسا بەرکارەکان و حاکمەکان یەکلاییەکەنەوە دوجار چی بوو بە بڕیارەوە ڕۆیانی ئەگەر بڕیاری یاسایی بێتە سەرەوە ئەکرەم بەربێ ئازاد بکرێ و کەیسەکەی ئیسپات ببێ کە بەریئە لەو توهمەتانەی بۆی دروستکراوە ئەکرەم ئەگەر تەمەنی هەبێ و نەمرێ بە تەئکید دەبێ بە ڕئیس جمهور و پەرلەمانی شەر بۆ ئەوانە بێ و ئەو دەنگانە چەنە ئیسە دوو قات و سێ قاتیشە بنەوە بۆ ئایندە بۆ بەلەدیاتیش بەڵام ئەگەر نەیبەنەوە نەتوانن ئەکرەم بێنە دەر لە زیندان و یاسا پشتگیری نەکە و ئیسپات ببێ لە سەریان بە تایبەت کەیسی گەندەڵی لە کاتی قەیرانی داراییە کەیسێکە خەڵک لێ خۆش نابێ لە کاتی قەیرانی داراییە کەیسێکە کەس لێ خۆش نابێ وتی لەو ئەو گیراوە ئەم سێ چوار ڕۆژە لیرە بە ڕێژەیەکی زۆر خراپتر دابەزیوە بۆرسە دابەزیوە قەیرانی ئابووری زیاتر ئەو خەڵکە تەحملی هەموو شتێکە خەڵکی تورکیا بەس تەحملی زیاتر لەوە لە داڕمانی ئابووری ناکە ڕاڵۆی تویاوم بیرکەوتەوە بابەتی بارودۆخی ئابووری پێم وایە ئەگەر بۆنە بارودۆخی خراپتر بێ بەتەنها پێوەست نابێت بە تورکیاوە وەک پێشتریش ئاماژەم پێکرد وابەستەی هەرسێکی شوەرەکەی بە تایبەت ئەوروپا لە بەرەوەی پردێکی لە ڕووی ئابووریەوە بەڵێ کاریگەری لەسەر بێت بەڵێ کاریگەری ئەبێت چونکو صادیراتی زۆری هەیە ینی بەروبوومی زۆری هەیە تورکیا کە یە بۆ شەرقە وسەط بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێ بە تایبەت بۆ عێراق و کوردستان بۆ ئەوروپا ئەڕوا بۆ باکووری ئەفریقا ئەڕوا بۆ رووسیا ئەڕوا بۆ ئێران هەندێک شتی ئەڕوا ئەوە تاوان کە لەوێ قەیران بوو ڕەنگ ئەداتەوە قەیران لەگەڵ چوار دەورەکەشی زۆر ڕاست بابەتی کورد جانەبشت ئاماژەت پێکرد هاوپەیمانی جەهەپە بوو ئێستا بارودۆخی هاتووتە پێشەوە کورد پێویستە لەم بارودۆخەیە چی بکات پێویستە بە هەمان شێوە لە هاوپەیمانەتێک پشتگیری جەهەپە بکات یاخود بەرێکی تر بکاتەوە بە شێوەیە خوێندنەوەی
ئێوەی کە چاودێری سیاسەتی ئەم تووشیاکەن خوێندنەوەتان چی و پێویستە کورد چی بکات لەم بارودۆخێن؟ کورد ئەوەی کە جارێ ئەوەی کە لە بڵێن ڕاستەوە خۆ دەستە و یەخەیەگەڵ ڕووداوەکە کوردی تورکایە. ئەوەی کە دوێنێ گوێم لێبوو هاوسەرۆکی هەدەپەلەوێ تەسریحەکانی جوان بوون، باش بوون. قسەی لە ڕووی سیاسیوە لەسەرەوە کرد کە ئەمە نەگونجاوە خراپە، ئەمە دژە بە دیموکراسی ئەم گرتنە، بەڵام ئاماژەی بە کەیسی یاسایی گەندەڵیەکەی نەکرد. لە هەمان کاتەکە ئەو قسەی کرد دیفاعی لە ئەکرەم ئەکرد، لە هەمان کاتە قسەشی لەگەڵ ئۆردۆغانە کرد کە هەنگاوێکتان ناوە وەرنە پێش بۆ هەنگاوی دووەم، ئێمە ئامادەین ئەبێ تورکیا بەرینە قۆناغێکی تر، ئەبێ پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان جێبەجێ بکرێ، ئەبێ بەرەو دیموکراسی بڕۆین. ئەو کوردەی کە جاری پێشوو لەگەڵ جەهەپە هاوپەیمان بوو ئێستا محایدە. بۆ نمونە بەشداریان نەکردووە لە هیچ خۆپیشاندانی هیچ شارێکی ئەو شارانی بە ئەستەمبوڵ و ئەنقەرە و شارانی کە ئێستا خۆپیشاندانی تایە ئەوان بڕیاریان داوە بەشداریتیان نەکەن. بۆ چونکو بۆ ئەوی پرۆسەکە لەم لاوە پەکی نەکەوێ. ئەمە هەڵوێستێکی جوان و ژیرانەیە، ئەمە هەڵوێستێکی عاقڵانەیە، چونکو بەنیسبەت ئێمەی کورد ئەوان بن لە باکوور، ئێمە بین لە باشوور یا ڕۆژئاوا، یا کوردەکانی ئێران کە لە هەندەران و لە تاراوگەن ئەوانەی ناوخۆڵنەوە ناکە بتوان زۆر هەڵوێستێکی وایان هەبێ. هەمومان هەبێ فۆکسمان لەسەر ئاشتێکە بێ، چونکە ئەو ئاشتێگە سەری گرت چەندێ بۆ تورکیا باشە، بۆ کوردی ئەوێ باشە، ئەوەنەش بۆ ئێمە و بۆ ڕۆژئاوا باشە. ئێمە گەورەترین پارچەی کوردستان بە مەساحە و بە خەڵک لە تورکیایە. ئەگەر دۆخێکی نوێی دیموکراسی و ئازادی و بەشەکەی کوردیش نەتەوەی کولتوری زمان ئەوانی کە خۆیان خەباتی بۆ ئەکەن بێتەکایەوە، ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ڕۆژئاوا زووتر ئەبێ و بەشێکی دوای ئەوەش کاریگەری لەسەر ئێمە ئەبێ بە دیوێکی ترا. بۆیە وا باشە ئەوانەی کوردی ئێرە و میدیای ئێرە و گەنجی ئێرە و خەڵکی ئێرە خۆی مشەوەش کردووە و هەموو ڕۆژێک حکوومەتی تورکیا ڕوخێنێ حکوومەتێکی تر دروستەکان لە ناو تورکیا بەو شێوە نییە. ئێمە ئیش لەسەر پرۆسەی ئاشتیەکە بکەین باشە لەوەی دەوڵەتی تورکیا بە ئێمە ناڕوخێ. لێرەوە هەزار جار بڵێ ئۆردۆغان دیکتاتۆرە، ئۆردۆغان واکە، ئۆردۆغان شۆڤێنیە، یەک میلیمەترێکیش کاریگەری لەسەر تورکیا نابێ. بەڵام با بزانین ئەم دەنگاندان ڕەزاییانە، ئەم ئەگەر خەڵک خۆی بە خەمخۆرەزانێ هەموو ئەو کاتانەی ئەیدا لە ڕووی میدیاوە ئەیا بە دۆخی ناوخۆی تورکیا بیە بە پرۆسی ئاشتێکە زەخت لەسەر ئاقپارتی و ئۆردۆغان و مەهاپە بکرێ کە بجوڵێن هەنگاوی تر بنێن وەرنە پێش وەڵامی ئۆجەلان بدەنەوە، زەمینە ساسکەن بۆ کۆنگرەی پەکەکە لە ناو تورکایە لە هەر شوێنێکە گونجاو عەبدوڵڵا ئۆجەلان ڕاستەوخۆ یا بچێتە پەرلەمان یا بچێتە ناو کۆنگرەکە هەتا وەکو هەنگاوە عەمەلیەکان دەست پێ بکە. ئێمە وەکو کورد دەوێ ئیش لەسەر ئەوە بکەین. ئەنا دەوڵەتی تورک نە ئێمە ئەگەر بڕوخێنە ئێمە بە ئێمە ئەگیرێ، ئەگەر بەردەوام بێنە بە ئێمە ئەڕوخێ. ئەم خۆ هیلاکردن و کات کوشتن و ئەوەشی ناوێ، ئەم خۆ سەقڵەتکردنەش زیاوە کە میدیای کوردی ئەوە نەخۆی پێ حەزێت داوە. با پرسیارم بکەمە سیاقی درێژەی قسەکانی توی کەم پرسیاری کۆتاییم پێشبینیتان چیە بۆ ڕووداوەکە؟ پێ دوایە سەردەم ئەردۆغانی تر لەم هەڵبژاردنە کۆتایی پێدێت و ئێکسپایرە بێ یاخود ناتوانێت درێژە پێدەر بێت هەم پارتەکەی هەم خۆی؟ بە قەنەعەتی من ئایندە و چارەنووسی ئۆردۆغان و هاوپەیمانەکانی بەسراوە بە پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد. ئەگەر لەوە بردیەوە گرەوەکانی کەشەباتەوە، ئەگەر لەوە دۆڕانی و نەیتوانی بگێنێتە نەتیجە و لەگەڵ خواستەکانی ئۆجەلان و کوردی ئەولا و ئامادەیەکانی پەکەکە بۆ چەکدانان و دەنگی هەموو کوردی دنیا ئەگەر ئاقپارتی مەهاپە هاوپەیمانەکانیان سەرکردەکانیان جددی نێنە پێش و ئەم پرۆسە پراکتیزە نەکەن لەسەر ئەرزی واقع ئایندەیان نییە.
دەستخۆش مامۆستاگیان زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف چاودێری سیاسی زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. بینرانی بەڕێز ڕۆژ و تاعاتان قبول بێ دیداری ئێستان پێشکەشکردن ئاسوودە و تەندروست باش بن.